گروپی موزیکی لور یەکێک لە گروپە چالاک و دیارەکانی کوردستانە و بێگومان بە خۆشحاڵیەوە خاوەنی ستایلێکی تایبەت بەخۆیانن و لەگەڵ بەشێک لە دەنگە تایبەتەکانیشا کار ئەکەن بۆی کە بتوان خزمەتی زیاتر با گۆرانی و موزیکی کوردی بکەن دانابڕێن هەمیشە بە بەردەوامی کارەکەن بۆ ئەوەی کە بتوانن گۆرانی تایبەت پێشکەش بە گوێگران و بە هاوازارانی دەنگی بەشێک لە هونەرمەندانی تر بکەن جا لەوەی کە لە خەمی ئەوەشان هەمیشە بتوانن کە موزیکی کوردیش ئەرشیف بکەن بۆ ئەوەی کە تەنها ئێمە گوێگری گۆرانیمان نەبێت بەڵکو بتوانین کە گوێگری موزیکی ڕەسەنیشمان هەبێت ئەم ئێوارەیە زۆر بەڕێز کاک نزار زەوی کە بەڕێزیان هونەرمەندن هەمومان ئاشناین پێیان میوانی کورسات مەگەزینە بەس لە نوێترین کاریانەکەن کەویش گۆرانێکی نوێ بە ناوی فیراق کە کاری لەسەر کراوە با دەنگی زۆر تایبەتی هونەرمەند حەما عەبدولیش گۆرانیەکە وتراوە کاک نزار میوانی کورسات مەگەزینە و پێکۆ گفتوگۆکەین کاک نزارگیان سڵاو لێ بێوارێت باش بێت سڵاو بۆ ئێوەش زۆر بەخێراتی سواز بۆ تۆ جابەر لەوەی کە گفتوگۆ بکەین با پێکەوە بەرهەمەنوێکەی ئێوە ببینین و دواتر گۆکەین فەرموو خدا چه بکم ای خدا چه بکم چارم نیه او بینایی بی دارم چیه کاک نزار ماندوو نەبن سپاس هەمیشە ئیشەکانتان تایبەتە اینجا باس لە گۆرانی فراق بکەین بزانم ئەم بەرهەمە با بڵێم چۆن دروست بوو و ئاماژەش پێکرد کە چیرۆکی هەیە با بزانم چیرۆکی گۆرانی فراق چییە بەڵێ پێشەوەی کە قسەکان دەست پێ بکەین بە پێش پیرۆزبایی ساڵی نوێ لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بینەرە جوانەکانی کورسات و ئێوەی بەڕێز و سەرجەم ستافەکە و پیرۆزباییش لە خۆتانەکەم کە ساڵێکی نوێی کارکردنی کورسات کە پێێنێنە ساڵێکی نوێ و هەمیشە بە خزمەتی جوان و بەکاری جوانەوە ئومێ دەکەین ساڵی داهاتوشتان وەک ساڵەکانی ڕابردوو پڕ بێ لە خزمەتی جوان و لە کاری جوان ئەم کاری فیراق لە ڕاستیە سەرەتا قەرار بوو مامۆستا ئیسماعیل ساوەڕ بیڵێت بەڕەحمەت بێت ئەم ئاوازەی هێنا بۆ من وتی حەزەکەم ئەم ئاوازە بۆیان ناردووم دەنگی بخەمە سەر مۆزیکێکی تری هەبوو کاتی خۆی کە کراوە تەمەەن ڕێگەی پێنەیە هەرچەند دەنگەکەیم هەر لا ماوە بەڵام کاتی خۆشی پێویتم تێ دەنگە بڵاو نەکەیتەوە لەبەرەوە هەروەکو چۆنەڵی ئەزمونێک وتی هەر ئەم گۆرانیە بەدەنگی مامۆستا ئیسماعیل سابووری وەکو بڵێ خامە بەدەنگی خۆی ماوەتەوە دواتر ئیتر زۆر مایە ئەو گۆرانیە زۆر مایەوە و کاک حەما عەبدول گوێی لێ ببوو لەم گۆرانیە و ئیزنی لە کەس و کار و خانەوادێکی خۆیان وەرگرتە بوو کە ئەگەر ڕێگەی پێبن
بیڵێتەوە لەسەر ئیزنی خانەوادەکەی من هاتم جارێکی تر دامڕشتەوە گۆرانیەکە لە ئەسلام ئاوازە ئاوازی هاشمی ڕەبیعیە ئاواز و هەنراوەکەی هاشمی ڕەبیعیە وتراوە بەڵام کەمێکم ئەمە گۆڕانکاری تیا کراوە بەزەم ئاوازە وتراوە هۆنراوەکەشی هاشمی ڕەبیعیە من کاری مۆزیکەکەم بۆ کردوتەوە باشە هیچ گۆڕانکاریەک دەستکاریەک زۆر ئەگەر ئەسلەکەی خۆی گوێ لێ بێت جیاوازە ئەکرێ بڵین لەو وەرگیراوە یا خۆت ئەکرێ چکە ئاوازەکە هەبووە بەڵام مامۆستا کەمێک گۆڕانکاری تیا کردووە باشە ئەگەر بپرسم بۆچی مامۆستا ئیسماعیلی سابووری ئیشەڵا جێگی بەهەشت بێت بۆچی بە توی وتکە و بەرهەمە بڵاو نەکەیتەوە ئەو دەنگی هەبوو چکە ئەو دەنگە لە قۆناغێکا بوو کە ناساغ بوو ئەو توانایی کە ئەیویست نەیەتوانی بەڵامتی با بمێنێت سوودی لێوەرگرن نەکەر ئاوازە کۆمەڵی ئاوازی تریشە نزیکەی 6 ئاوازی هەیە کە لە لای منە دەنگی خراوەتە سەر و لە لای هاوڕێکانیشم ئەگەر هەڵم نەکردبێت لە لای ئەوانیش ئاوازی تری هەیە هەر ئاوا دەنگی خراوەتە سەر و ماوە کە بەداخەوە تەمەن ڕێی پێنەیە خۆشبەختانە کاک حەمە عەبدول چۆنەڵی پڕ بە پێستی ئاوازەکە توانی دەنگی بخاتە سەر و بە ئیحساسی مامۆستا توانی ئەو ئاوازە بڵێتەوە لە ڕووی هۆنراوەوە چکە ئەم هۆنراوەیەکی کەلوڕیە ڕاستە زاراوی کەلوڕیە کاری باشی لەسەر کرد مۆزیکە کەشمان هەمووی سەر لە دۆک و ئەرزم کردی دامان ڕەشتەوە کاک کاروان کاک جەنگی کاک ڕێباس کاک ئەفشینم هاوڕێ بەڕێزانەمیان بەشدار بوون کاک بڕیار فەتاح وێنەی کارەکەی گرت خۆشبەختانە کارەکە پێرێکە بڵاو بووە لە ئاستێکی باشە جێ خۆی کردەوە هەم زیاتر لە ڕۆژهەڵاتە چکە ئەم جۆرە شێوازە گۆرانیە ئەم زاراوەکەش جۆری زاراوەکە ڕاستە بۆ ئەحساسیەوە نزیکترە ئەوەی کە بینی بیان و بیستوبیان پێیان خۆش بوو ومێ دەکەین کە شوێنی خۆی بگرێت و یەکێک بێت لەو ئاوازانەی کە هەم ڕۆحی مامۆستا ئیسماعیلی پێشاد بێت هەم کاک حەمە تەمەنی درێژ بێت و هاوڕێیان تەمەنیان درێژ بێت بچێتە سەر خەرمانی کارە هونەریەکانی ئەوانیش ڕاستە بێکمان اینجا با لەسەر ئەو بابەتە مازەم و کۆڵەن مەوزوعەکە و کردەوە با پرسیارێکی تریش بکەم بەشێک لەو بەرهەمانی مامۆستا ئیسماعیلی سابووری کە لە لای تۆ ماون بەنیازی لە ئایندە وەکو گۆرانی فێراق کاریان لەسەرکەی یاخودەر ئاوا لەسەر قسەی خۆی ئەیهان هێڵیتەوە بەڵێ کاریان لەسەرەکەی چکە ئەمە ئیتر موڵکی میلەتە پلانمان هەبوو پار ساڵ نەگونجە پلان هەبوو کە لە یادی کۆچەکەیە لەسەر گۆڕەکەی بتوانین شتێکی بۆ بکەین و یەکێک لەو کارانەی کارم بۆ کردبوو تازەم کردبووە بتوانین لەوێ نمایشیکەین و پەخشیکەین بەڵام بەداخەوە هەم وڵاتی ئێمەیە هەر 2 مانگ 3 مانگ جارێک و بە قۆناغێکی سەختی جیاوازە تێپەڕێ بۆیە زۆر جار ئەوزە و تااقەتە نامێنێت کە تۆ بینی هاوڵاتی ماندووە هاوڵاتی پێویستی ژیانی نییە تۆ زۆر جاری تر سار دەبیت. دەستخۆش اینجا بزانم کلیپەکە لەکوێ کراوە و ستایلی جلو بەرگ و ئەو بابەتانی کاڵتان بژاردەوە چۆن بوو؟ کلیپەکە لەسەر داخوازی کاکە حەمەل لە مەنتیقەی چەمچەماڵ و گەرمیان کراوە مەنتیقەی سەنگاو کراوە لە یەکێک لەو دەیانە بوو کە سوکاری کاکە حەمەی بوو خۆی هەڵبژاردننی فکرەکە هەڵبژاردننی خۆیەتی بۆ جۆری جلوبەرگەکەش لەگەڵ کاک بڕیارە ڕێکەوتو بوون کە جلوبەرگەکە ئەو ڕەنگە بێت کە هەیە من بۆی زۆر قسەی لەسەر نەکەم چکە فکرەکە فکری ئەوان بوو ئێمە بڕیارەکەمان جێبەجێ کرد زۆر باشە هەمیشە سەرکەوتو بن بێگومان گروپی موزیکی لۆر یەکێک لەو گروپانەیە من هەمیشاڵم کە زۆر بەلایەن و گرنگە کە ئەرشیفی ڕەسەنی کوردی ینی گۆرانی ڕەسەنی کوردی بکەن و بەشێک لە زاراوە جیاوازەکانیش هەمیشە بن بە گوێی کوردانە لە هەر شوێنێکی دنیاە بن. اینجا دڵنیام جگە لە گۆرانی فێراق کە ئێستا هاتوتە بەرهەم لەوانەیە دەیان پرۆژەی تر هەبێ ئێستا تۆمار کرابێت هەندێکیان لە ڤیدیۆ کلیپا بن هەندێکیان لە تۆمارکردنا بن چکە ماشەڵا کاگنزار خۆی فەیسبووکەکەی یەکێکە لەو شوێنانەی کە ئەکاونتێکی زۆر باشە زۆر چالاکە و هەر کەسێکی دەچێتە ستۆدیۆکەوە یەکسەر با بڵێم وێنەیە گرێ و تەسووریەکات بۆ ئەوەی کە بمێنێتەوە ڕاستە. اینجا بەشێک لە هونەرمەندان لە ستۆدیۆکەی ئێوە ڕێکۆردیان کردووە لە خۆڵۆن گۆرانەکانیان تۆمار کردووە جا بە هەندێک لەو نهێنیانە ئاشکراکەین.
کیتر بۆ ساڵی 2025 بەرهەمی نوێ بێ جامە کە هاتم بەشێکی منووسیەوە وەردە خەریکە زاکیرەمان خیانەتمان لێەکە باشە ویستی وەرەقەکەی تۆم کرد ئەو پرسیارانم بیر کردەوە حاضرم کرد چکە زۆر جار کە هاتوین بەشێکیانمان لەبیر بۆ بەشێکمان لەبیر نەبووە هەندێک جار بۆتە هۆکاریەوەی کە گلەیەک دروست بێ بەڵام ئومێد دەکەین کەوا نەبێت شتەکە لە بیرچوونەوەیە ئێمە باسی 2025 دەکەین لە 2025 من چەند ئەلبومێکم بەدەستەوەیە کۆمەڵێک لە هونەرمەندە ئازیزانە کە سڵاو ڕێزم هەیە بۆیان خۆشبەختانێکی کیان لەوە مامۆستا خالید ڕەشیدە کە ئەلبومەکەی لە کۆتاییە و دوو تراکی ماوە کە هەر هەشتراکەکی تەواو بێت و وردە وردەش کەوتۆتە بڵاوکردنەوەی لە ئەلبومەکەی ئومێد دەکەین کە بتوانێت ئەلبومەکەی چاپ کات و مەراسیمێکی جوانی بۆ بکات و ئەلبومەکەی ساڵانێکی زۆر دووبارێکمان لە دەنگی مامۆستا خالید ڕەشید دەبێت بەڵێ بەدڵنیاییەوە بە کۆمەڵی بەرهەمی زۆر تایبەت ینی هۆنراوەکانی ئاوازەکانی دنیایەکی جیاوازە مامۆستا خالید ڕەشید ویستم پرسیاری بکەم بێگومان مامۆستا خالید ڕەشید خاوەنی چەندین بەرهەمە کە بە بەردەوامی زیندون ئەنی کاک نزار لە هەر کات و ساتێکا گوێ لێ بگری ئەو گۆرانی ئەڵی بۆ ئەو کاتە وتراوە گۆرانیەکانی هیچ کاتێک کۆن نابن با بپرسم ئەمەش بۆ بینەرانمان بێت و بۆ گوێگران و هەوادارانی مامۆستا خالید ڕەشید و خۆشم کە یەکێکم لە گوێگرەکانی بزانم ستایلی ئەم ئەلبومەی جیاوازە بێت لە کارەکانی پێشووتری با بڵێم نەزانم دوو دەیە سێ دەیە ساڵانێکی زۆرە تقریبا جیاوازە تقریبا جیاوازە حەزێکی خۆی بوو بۆ شێوازەکە کارەکانی بۆ بکەین ئەو پیاوە زۆر حەزی لە ئەکسسوارات و شت نییە حەزەکە شتێکی سادە بۆ خەڵکە بەڵام پڕ ناوەڕۆک بێ بۆیە ئیشەکانیشی ماوەتەوە لە ڕووی هۆنراوە لە ڕووی ئاواز شتێکیش هەڵە بژێرێ کە بەڕاستی بگونجێ لەگەڵ دەنگە پەلەشی نییە هیچ پەلەشی ناوە بۆ ئەوش ئیش ناکا بڵێ مەسەلەن با خەڵک بمناسێ بۆ خەڵک ئیشەکە بۆ دڵی خەڵک ئیشەکە ئەم دەنگی لە دڵی خەڵکایە پێویستی بە باشە با بە بینەرانمان بڵین ئەلبومەکەی مامۆستا خالید ڕەشید پێنج تراکی تاو بڵاو بێتەوە پێنج تراکی تاو ماوەتەوەی دوو تراکی ماوە دوو تراکەی تقریبا هەفتەیەک لەمەوە پێش بوو کە قسەمان کرد خۆی سیانی تری هەبوو ئیشماوتی ئەو سیانم بۆ ڕاگرە ئەم دوانە ئیزافە بکە چکەویش لەگەڵ بارودۆخی وڵاتەکەیەتی ینی قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو کە ئیش ئەکات بەپێی ئەو بارودۆخە ئیش ئەکات زۆر باشە ئیشەڵا بەم نزیکانە تەواو بێت ساڵی 2025 ئینشاءالله گوێگری نوێچین ئەلبومی مامۆستا خالید ڕەشید دەبین دوای ساڵانێکی زۆر نەزانم بڵێم 20 ساڵ بڵێم 25 ساڵ لەوانەیە زیاتریش بێ دەمێکە ئەوە بژدەیەکە بۆ گوێگران بۆ هەواداران کیتر مامۆستا قادری ئەلیاسی عینەشت کۆتا ئەلبومی ئەو چوار ئەلبوم بوو کۆتا ئەلبومی دوو تراکی ماویش لە 2025 لە مانگی 1 بۆ 2 کۆتاییەت و چاپەکرێ وەکو بۆکسێک ئەدرێ بە گوێگر و پێشکەشەکرێ بە هونەری کوردی بۆکسێکی 5 ئەلبومە کە هەر ئەلبومێک 8 تراک لە خۆگرێ سەرجەم ئاوازەکان ئاوازی خۆیەتی و من کاری مۆزیکم بۆ کردووە خۆشبەختانە ئێمە خاتوونەکانیشمان چالاکن ئەوەنجی خۆشحاڵیە خات و دیارە کە ئەویش ئەلبومێکی نوێی هەیە سڵاومان هەیە لێرەوەی سڵاو ڕێز ئەلبومێکی نوێی هەیە ئەلبومەکەی وا دەستمان پێ کردووە تقریبا 3 تراکێکی چۆتە پێشەوە ماوەتەوە سەرەوەی کە ئەوێت ئاوازەکانی هەنێک ئاوازی تازەی تیابێک هەنێک ئاوازی خۆی هەیە ئەوێ بەکاریان بێنێ ئەمیش کە ئومێدەکەین هەر لەم 2025 کۆتایی بێت تەواوی ئیشەکانی ئەلبومێکی تر بۆ خات و ئازیتایە کە ئەویشەر خانمێکە لە وڵاتی کەنەدایە کارەکانی تقریبا ئیتر دەستمان پێ کردو و بەنیازە لە مانگی 4 بێتەوە کوردستان و لێرە ڤیدیۆ کلیپ و هەموو کارەکانی لێرە بۆ بکات و کاک مەریوان عینەشت ئەلبومێکی ترمان هەیە بەس مەریوان سەفادین نییە بۆی پرسیار نەکەی یەکسەرزانی توواڵێم لێرە ئیسلام هەیە بۆی بەڕاستی ئەو کەسانن کە چۆنەڵی لە دوورە وڵاتن بەڵام دڵیان بۆ وڵاتەکەیان ئەسووتێ بۆ هونەری وڵاتەکەیان ئەسووتێ ئەمە وەکو ئەلبوم کە ئەمە ئومێدەکەین بتوانین تەمەەن ڕێگەبات تەندروستی ڕێگەبا بتوانین ئەمانە تاواکەین پرۆژێکمان بەدەستەوە کە بتوانین بۆ کۆمەک و هاوکاری بۆ ڕۆژاوای کوردستان کە ئەگەر هەڵم نەکردی بێ لە سەرەتای مانگیەکە کۆنسرتێکی گەورە قەرارە سازکەین ئەگەر بارودۆخ گونجاو بێت و هیچ ڕووداوێکی کتوپڕ
ڕوونەیەات ئەو کۆنسێرتە بۆ کۆکردنەوەی کۆمەکە بۆ ڕۆژاوای کوردستان. پرۆژەی تر هەیە؟ پرۆژەی تر هەیە لەگەڵ مامۆستاکەیوان ساکتە قەرارە هەر لە ناو ساڵی 2005 کۆنسێرتێکی گەورە لێرە 2025 کۆنسێرتێکی تر ساز بکەین. ئەم کۆنسێرتیان تۆزە جیاواز ئەبێت کۆنسێرتی گۆرانی و مۆزیکە ڕەنگە لەو شۆ ئامێز و ئاهەنگ ئامێزە بێتە دەرەوە بۆی تۆزێ جارێکی تر چۆنەڵێ مۆزیک و گۆرانی. بەو هیوایم لە مانگی ئایندەوە کاچینە ساڵی نوێەوە وردەوردە پرۆژەکان هەمویان بێنەجی بێگومانم کە تیپی مۆسیقای لوریش یەکێک لەو گروپانەیە کە هەمیشە لە خزمەتی گۆرانی موزیکی ڕەسەنی کوردیایە. دووبارە بە خێراتی کاک نزاریان سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ کارەکانی شەمان دەستی خۆش زۆر سوپاس بۆ تۆ.